سڵەوتان لێ بێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی ناسنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. لە نوێژی بەیانیدا تەلەفۆنم کردەوە بۆ کاوە. شەو هەر نەخەوتە بوو، خەریکی خوێندنەوەی کتێبی مەملەکەتی شەیتان ببوو کە قسەم لەگەڵ کرد داوای ئەوەی لێکردم کە چیرۆکە یان ڕاستی ئەم ڕووداوانە. ماکوان: ئاخر کوڕی باش کاوەی برام، تۆ خۆت لە واقعەکەدا دەژی لەگەڵمدا بووی، ئیتر درۆی چی و چیرۆکی چی برای من؟ دەبینی چۆن سحر و جادوم لێ دەکەن و دەبینی چۆن لەگەڵمدا شەڕ دەکەن. کاوە: ئەی ئەم کڕۆنیکایە کێیە؟ جنۆکەیە، شەیتانە یان فریشتەیە؟ ماکوان: هیچیان نییە، مرۆڤە کە کڕین و فرۆشتن بە جوانیەکەیەوە دەکا. کاوە: واتە سۆزانیە؟ ماکوان: نا بەو مانایە نا کەلاشی خۆی بفرۆشێ، بەڵام هەڵخەڵەتێنراوە گیرۆدەیە بەدەست جوانی و لە شولاری خۆیەوە کە ڕۆژ بۆیەوە قسە دەکەین زارێک کاتی نوێژە. خواد لەگەڵ. کاوە: ماکوان دەمەوێ فێری نوێژم بکەی، نایزانم. ماکوان: وەی بەسەر چاو لە خزمەتت دام، تۆ داوا بکە و من لە خزمەتت دام. کاوە: کەی هاتیتەوە لە کار بایەکتری ببینین باشە برا؟ ماکوان: لە خزمەتت دام پشتیوان بەخودا. نوێژی بەیانیم کردو وەکو هەموو ڕۆژانی تر سەرقاڵی ژیان و ڕۆتینەکانی خۆم بووم. لە کار گەڕامەوە چوون بۆ مزگەوت. دوای نوێژی عەسر چاوەڕی کاوم دەکرد بێ بۆ مزگەوت. پەیمان وابوو لە مزگەوت یەکتری ببینین، بەڵام لە جیاتی کاوا کازۆڵ هات بۆ لام سڵاوی لێکردم. زۆر خۆشحاڵی خۆمم بۆ دەربڕی بەهاتنی. کازۆڵ: ئەمەوێ بپرسم چۆن ئەو سیامەندە دڕسوا کرد، یەکێکە لە ساحیرە پیسەکان، چۆن شەیتانەکانی هاوڕێی هاوکاریان نەکرد؟ ماکوان: خۆم پێشتر دراسی ئەوەم کرد، زانیم هیچ ناڵێ، چونکە وەکو دیارەک بوو لەلایەن وەرماش بۆ من بۆ ئەوەی زیاتر لێیان نزیک ببمەوە. لە ڕاستیدا خۆیان وایان کرد کە ڕسوای بکەم، چونکە بۆ ئەوەی دوای بیکەن بە منەت بەسەرمەوە و هەروەها داوای ئیشم لێ بکەن. کازۆڵ: داوای چیت لێ دەکەن؟ ماکوان: تا ئێستا داوای هیچیان نەکردووە، بەس تەنها من داوای موشەکی ئەتۆمم کردووە. کازۆڵ: ئاگاداری ئەوە هەم، ئەی دوای ئەوە هیچ ڕووی نەداوە؟ ماکوان: نا، بەڵام ئەوەندەی هەستم پێکرد بێ ئەوان لە کەمیندان بۆ من و بە دوای خاڵی لاوازمدا دەگەڕێن کە منی پێ کۆیلە بکەن. کازۆڵ: ئاگاداری خواردن و خواردنەوە بە، لە دەستی هیچ کەسێکی نەناسرا و هیچ خواردن و خواردنەوەیەک وەرنەگری. ماکوان: بەسەر چاو، بەڵام ماوەی چەند مانگێک لەمەوبەر ئەو وەرماشە سەخیفە نوقلێکی دامێ، زۆر زوو بورامەوە، نەمزانی ئەوە چی بوو. کازۆڵ: نا، ئەوە هیچ نییە، ئەوە سیحر نییە، بەڵکو زۆرێکە لە پێدانی وزە و توانە بۆ چوون بۆ جێگا و مەنزڵگا و وڵاتی ئەوان بە زمانی ئێوەی مرۆڤ. ماکوان: بەڕاست من لە جێگا و شوێنی ئێوە تێناگەم، مەگەر ئێوەش لەسەر زەوی ناژین وەکو ئێمەی مرۆڤ. کازۆڵ: با وەکو ئێوە لەسەر زەوی دەژین، هەشمانە لەسەر ئەستێرە و جێگاکانی تر دەتوانێت بژین، بەڵام وەکو سەر زەوی جوان و خواردن و ئاو هەوای پاک و خۆش نییە. ماکوان: واتە ئێوە ژیان دەبەنە سەر لەسەر ئەستێرە و هەسارەکانی تریش؟
کازۆڵ: بەڵێ بە دڵنیاییەوە، خۆ ئێمە خاوەن لاشنین وەکو ئێوەی مرۆڤ، ئێمە زیاتر وزەین تا مادە، بەڵام توانای ئەوەمان هەیە وزەکان بکەین بە مادە بە پێچەوانەشەوە. ماکوان: وەڵڵاهی سەیرە، ئەمە یەکەم جارە دەبیستم ئەو توانایەتان هەیە. کازۆڵ: نا یەکەم جار نییە لە بیرت چۆتەوە، ئێوەی مرۆڤیش ئەو کارە دەکەن، مادە دەکەن بە وزە و بە پێچەوانەشەوە. ماکوان: بەڵێ دەزانم ئەوە، مەبەستم ئەوەیە خودی مرۆڤ ناتوانێت ئەو کارە لە خۆیدا ئەنجام بدە. کازۆڵ: بەڵێ بە دڵنیاییەوە ناتوانن ئەو کارە لە خودی مرۆڤەکان ئەنجام بدەن. ئەوەش بزانە کە خودای گەورە لە چەند جێگادا لە قورئاندا باسی ئەوەی کردووە کە جنۆکەکان دەتوانن بچنە ئاسمانەکان و هەواڵ بهێننەوە بۆ ساحیرەکان، هەندێکیان لە ناو دەچن بە هۆکاری ئەو نیزەکانەی کە فریشتەکان تیان دەگرن. ماکوان: ڕاستە لە سوورەتی ئەلمولکدا ئایەتی 5 خودای گەورە دەفەرموێ: بێگومان ئێمە دنیامان کردووە بە چراخان بەهۆی ئەستێرەکانەوە کە بە شەوگار بەدی دەکرێن، بەو ئەستێرانە شەیتانەکان ڕاو دەکەین، لە قیامەتیشدا سزا و ئەشکەنجەی دۆزەخمان بۆ ئامادە کردووە. هەروەها لە سوورەتی ئەلجن لەوێ ڕوون کراوەتەوە زیاتر و لە ئایەتی 8دا دەفەرموێ: ئێمە بەرەو ئاسمان کشاین و هەست و هۆشمان خستە کار، سەرنجماندا کە پڕ لە پاسەوانی بەتوانە و بێشومار، نەیزەکیش بە هەموو لایەکدا دەکشا، دیار بوو کە ڕووداوێکی گەورە ڕوویدا بوو. هەروەها ئایەتی 9: ئێمە جاران لە هەندێک شوێن خۆمان حەشار دەدا بۆ گوێگرتن و دەنگ و باز بیستن، بەڵام ئێستا ئەوەی بیەوێ گوێ بگرێ یەکسەر نەیزەکێکی بۆ ئامادەیە و بۆی دەهاوێژێت و لە ناوی دەبا. کازۆڵ: لە زۆر جێگای تردا خودای پەروەردگار ئەو توانایی ئێمەی بۆ ئێوە ڕوون کردوتەوە. ماکوان: واتە تۆش دەتوانی بڕۆی بۆ ئەو ئاسمان و ئەستێرە و هەسارانە؟ کازۆڵ: بەڵێ بە دڵنیاییەوە سووم، هەر کاتێکش بمەوێت دەسم. ماکوان: هیچ مەخلوقاتی تر هەیە لە ئاسماندا بێزگە لە زەوی؟ کازۆڵ: بەڵێ بە دڵنیاییەوە هەیە، بەڵام وەکو ئەوەی مرۆڤ بیری لێ دەکاتەوە نییە. ماکوان: وەڵڵاهی تێناگەم مەبەستت چییە؟ کازۆڵ: مەبەستم ئاسمان پڕە لە مەخلوقاتی خودای پەروەردگار، بەڵام هیچیان خەلیفە نین، ئەوە تەنها مرۆڤە سەرداری ئەم گردونەیە، ئەم گردونە بۆ پێشوازی مرۆڤ دروست کراوە، بەڵام بەداخەوە مرۆڤ قەدری ئەو سەرداری و خەلیفە بوونە نازانێ بەگشتی. ماکوان: ڕاستە، مەبەست فریشتە و جنۆکەیە کە تەنها ئەوان لە ئاسماندا. کازۆڵ: بەڵێ لەگەڵ هەندێک وزە و مادەی زیندوو. ماکوان: ڕاستەکەی، کازۆڵ باسی ئەو خانەوادە ساحیرانەم بۆ بکە. کازۆڵ: بەسەر چاو، بەڵام کاوەی هاوڕێدات هەڵی بگیرە بۆ کاتێکی تر. گوێم لە کاوە بوو لە دەرگای مزگەوتەکەەوە هاواری دەکرد. ماکوان: لەکوێی؟ منیش چووم بەدەمیەوە. ماکوان: ئەو هات و هاوارە لە چییە؟ ئەڵی لە ئەشکەوتیت، وەرە ژوورە و تەواو. کاوە: دەی چوزارم یەکەم جارمە بێمە مزگەوت. ماکوان: دەی یاخوا بەخێر بێ بۆ ماڵی خوا. کاوە: بە ساقەی تۆ بم ماکوان، ڕۆحەکەیت. ماکوان: خۆ ماڵی من نییە، ماڵی خودایە. کاوە: دەی بە ساقی خواگیان بم، منیش دامە قاقای پێکەنی. کاوە: بۆ دەتوانین لە مزگەوت پێ بکەنی؟ ماکوان: ئەی بۆ بەتەمای بگرین برا، تا نوێژی مەغریب لە مزگەوت بەیەکەوە بووین، فێرم کرد و بۆم نووسیەوە کە چۆن نوێژ بکە، دیار بوو زۆر خۆشحاڵ بوو، مەملەکەتی شەیتان کاری تێ کردووە. وتم کاوە تکایە بەردەوام بە لەسەر دینداری و هەوڵ بدە گەرمە تەریقەت نەبێ، سەرەتا بە سۆزی عاتیفە شوێن شتێک بکەویت و دوای کە تااقەتت نەما وازی لێ بهێنی. ئەم دینە یاری منداڵان نییە، یان پیاوان و مردانە بیگرا، یان لە ئێستاوە بڕۆ واز بێنە. کاوە: تەواو سوێن بە خودا واز ناهێنم و تەواو، تەمەنم بەسەر چووە لە هیچدا سەرفم کرد، دڵم بە هیچ ڕابردوویەکم خۆش نییە، ئەو تەمەنەی ماومە ئارەزوو دەکەم بە شانازیەوە بەسەری بەرم، بەڵکو خودای گەورە لێم خۆش بێ، قیامەتیشم ئاوەدان بێ. نوێژی مەغریبمان کرد و هەردووکمان بەرەو ماڵ ڕۆشتینەوە، ماڵ ئاواییمان لە یەکتر کرد. کاوە پێشبڕکەی لەگەڵ کات و زەمەندا دەکرد، ڕۆژێک کتێبێکی دەخوێندەوە، لە ڕۆژێکدا 4-5 تەلەفۆنی بۆ دەکردم، پرسیاری دەکرد لەسەر دین و عەقیدە و قورئان و فەرموودە و هەتا دوایی. زۆر گەرم و گوڕ بوو لە دینداری، منیش وا هەستم دەکرد سەرەتایە وردە وردە خەو دەبێتەوە، بەڵام هەرچۆن بوو دەبوو ئاگاداری بم و
بەرداوام بێت لە خواناسیەکەی. ڕۆژێک لە غەسلەکەی بەختیار دانیشتبوو، تەماشای تۆڕە کۆمەڵایەتیەکانم دەکرد. کاوە خۆی کرد بە ژووردا وتی با بڕۆین بۆ مزگەوت. ماکوان جارێ ماوێتی بۆ نوێژی عەسر. کاوە باشە بەختیار پێویستی بە خەڵکە بۆ ئیشی لا ناکەی. کاوە وەڵا پێم خۆشە، هاوڕێی تۆیە پێی بڵێ بزانە کارم ناداتێ؟ ماکوان بەسەر چاو چوون بۆ لای بەختیار و وتم کاوە بێ ئیشە و کوڕێکی ئیشکەرە بۆ کاری نایەتێ. بەختیار بەسەر چاو ئەگەر ئەو بە من ڕازی بێ ئەوە من دەیخەمە سەر چاوم. کاوە کوڕی چاکە و خۆشم ئەوێ. بەیەکەوە چوین بۆ مزگەوت و بڕیار درا کە بەیانی دەست بکا بەکارکردن لای بەختیار. لە ڕێگەی مزگەوت کڕۆنیکا تەلەفۆنی بۆ کردم، وتم لە شارەکەی تۆم لەگەڵ دایکم، ئەگەر کاتت هەیە دایکم حەز ئەکا بتبینێ. ماکوان ئێستا لەکوێی؟ کڕۆنیکا تۆ لەکوێی؟ ماکوان من لە ڕێگەی مزگەوتم، 15 خولەکم بدەنێ با نوێژی عەسر بکەم و دێمە خزمەتی دایکت. کڕۆنیکا دایکم ئەوێ قسەت لەگەڵ بکە. ماکوان با بفەرموێ لە خزمەتیدا. فاتمە ماکوان چۆنی باوکەکەم؟ ماکوان خودای گەورە سەرفرازی دنیا و قیامەتت بکا. فاتمە خان تۆ باشیت؟ فاتمە باوکی من بۆ خۆتم لێ ئەشاریتەوە، بەخوا بەقەدەر ئاوات خۆشم ئەوێ، دەڕۆڵە وەرە بۆ لام کەمێ قورئانم بەسەردا بخوێنە. ماکوان بەسەر چاو تەنها 15 خولەکم بنێ با نوێژ بکەم و دێمە خزمەتت. ئێستا کاتی نوێژە و لە مزگەوتم، پشتیوان بەخودا دوای نوێژ دێمە خزمەتت. نوێژمان کرد و بە کاوم ودوەرە بابەیەکەوە بڕوین بۆ لای کڕۆنیکا و دایکی. هاتوون بۆ ئێرە حەز دەکەن بمان بینە. کاوە وەڵا من نایم، کاکە جائیز نییە، ئەو ئافرەتە زۆر ڕوت و قوتە، پیا و تەحەموول ناکە. ماکوان ئاخر با منیش بە تەنها نەچم. کاوە پیاوی چاک بەوەرە لەگەڵم. کاوە نایم ئیزعاج خۆت بچۆ. ماکوان کورە پیاوی چاک بە، ئەو ئافرەتە خەتەرە، هەرچی خۆم دوور دەخەمەوە کەسی بە شتێک زیاتر نزیک دەبێتەوە. دایکی دەڵێ وەرە بۆلام قورئانم بەسەردا بخوێنە. کاوە بەخوا مادام دایکی ئەو کسی پەروەردە کردووە، دایکیشی هەروەکو ئەو وایە. ماکوان کورە دایکی پیرە و نەخۆشە، داوای خوێندنی ڕوقیەی شەرعیم لێ دەکا. مەردی خوا با بەیەکەوە بین. باش بوو قەنەعەتم پێکرد کە بەیەکەوە بچین و ئەوان ببینێ. تەلەفۆنم کرد بۆ کڕۆنیکا و لێم پرسی لەکوێن. ئێمە تەواو بووین وادین بۆ خزمەتی دایکە. کڕۆنیکاش بە پێکەینەوە. ئەی خزمەتی من؟ ماکوان تۆ دەبێ لە خزمەتی من دابی، زارێکی تروانەڵێ ئەگینا نایم بەخوا. کڕۆنیکا دەباشە دەی هەر بۆ خۆشی وامود، بۆ ئەوەندە دڵت ناسکە ببوورە هەڵە بوو. ماکوان سوزانم ئاوادان بە هەڵی خۆتا بنێ. لەکوێن ئێوە؟ کڕۆنیکا لە ئوێسفۆڵد هاڵە نین. ماکوان وا هاتین. ئوێسفۆڵد هاڵەنا بازاڕێکە لە شارەکەی ئێمە. گەیشینە ئەوێ، من و کاوە بە دوایاندا دەگەڕین لە ناو بازاڕەکەدا. لە دوورەوە کڕۆنیکا دەستی بۆ بەرزکردمە و بانگمی کرد. ماکوان خوایە چیم دی؟ کڕۆنیکا دەستێک جلی پرتەقاڵی کاڵی لەبەردا بوو، گوڵێکی سپی دابوو لە قژی کە منی بینی هەموو گیانی پێدەکەنی. منیش کە بینیم چاوم زەق بوو تووشی شۆک بووم. کاوە باوکە ڕۆ ماکوان ئەوە چییە؟ ماکوان وەڵا ئەوە کڕۆنیکایە کاوەی برام. کاوە هەرچی نەزەر و تاوانەکانمانە بە ملی تۆ منت بە زۆر هێناوە. چوین دانیشین لە کافتریایەک. فاتمە خان بە خێرهاتنی کردین و بە منی وت کوڕم وەرە ماسێکم بەرێ، ماشە ئەڵڵا کە موبارەکی. سرم بردە لایەوە و سەری ماس کردم و منیش دەستی ماس کرد. کەسی کڕۆنیکا وتی ماسێکیش بە من بدە ماکوان. منیش مۆڕەیەکم لێ کرد و دانیشتم و دوو قاوەمان بان کرد. لەگەڵ فاتمە خان هەندێک موجامەلەی یەکمان کرد و لە تەندروستیم پرسی. وتی بەخوا کوڕم باش نیم. ماکوان باش دەبی ئینشاءالله فاتمە خان حەجت کردووە یاخودنا. فاتمە نەوەڵا ڕۆڵە کەس نییە لەگەڵی بڕۆم، زۆر حەز ئەکەم بڕۆم. ماکوان ئەی ئاواتی کوڕت یان سیمەنی کچت؟ فاتمە بەخوا ڕۆڵە ئاوا سەری ساڵ و سەری ساڵ ئەیبینم، سیمەنیش بێدینە، هەر خەریکی سوورا و سپیاوی خۆیەتی. ماکوان خوا هیدایەتیان بدا. فاتمە باوکەکەم ئەمەوێ قسەت بۆ بکەم دوو بە دوو. ماکوان
لە خزمەتتدا. تەماشام کرد کاوە کڕۆنیکا تەماشامان دەکەن. ماکوان ئێمە هەڵسین بڕۆینیان ئێوە دەڕۆن. کاوە هەڵسا چوو بۆ تەماشای شتومەک. کڕۆنیکاش سوە دوکانێک تەماشای جلوبەرگی ژنانە بکە. ماکوان فاتمە خان فەرموو لە خزمەتتام. فاتمە ماکوان من نازانم کەی دەمرم، بەڵام دەزانم مەرگم نزیکە. پارەیەکی زۆرم هەیە، دەمەوێ بیدەم بەوەی محتاجە، چونکە بمرم نە ئاوات و نەچیمەن بۆم ناکەن بەخێر. جا باوکەکەم تۆ وەکیلم بە ئارەزوی خۆت ئەوەی ئەزانی محتاجە بیدەرێ. ماکوان پارەکەت نزیکی چەند دەبێت؟ فاتمە 400,000 کڕۆنە، نزیکەی 4 دەفتەر دۆلار. ماکوان ئەی منداڵەکانی خۆت پێویستیان نییە؟ فاتمە کوڕی خۆم چیمەن کار ئەکا، وەکو خۆی باسی ئەکا بە 1,000,000 کڕۆن پارە لەسەر حیسابەکەیەتی، ئاواتیش 1,000,000. لێرە ئیتر پارەی چیان بدەمێ؟ ماکوان وەڵا من دەڵێم مادام پارەت هەیە بچۆ بۆ حەج. فاتمە ئەوە من ئامادەم دەبم بن. ماکوان من ئەو کارت بۆ زۆر دەکەم، ئەوەشی مایەوە لە دوای حەجەکەت بە کۆمپانیاکە دەڵێم لە مەکە و مەدینە لەگەڵت بن، لەوێ خەڵکی لێ بۆ خوێندن لەوێن، پارەکە بدە بەوان خێرت دەگات و هاوکاری دەکەن و هەموو دروشمەکانی حەزت لەگەڵ دەکەن و بە عەرەبانە و کورسی هەموو تەوافەکانت پێ دەکەن. زۆری دووهەم لێرەوە کەسێکت لەگەڵ بێت و پارەی حەجەکەی بۆ بدە، بەڵام مەسرەفی ئەوێ بە عایدی خۆی بێ. فاتمە ئەو من لە ئێستاوە ڕازیم، سەرەتا 100,000 کڕۆنم بۆ هێناوی، بۆمدا بەش بکەوت تۆ وەکیل بە، فەرموو ئەوە پارەکە. ماکوان خوای گەورە خێرت بنووسێ، لێم وەرگرت و خسمە گیرفانم. فاتمە باوکەکەم کەی دەی بۆ ماڵمان تۆزی قورئانم بەسەردا بخوێنە. ماکوان من ئەتنێرم بۆ حەج، لە قورئان خوێندنەکەی من باشترە. فاتمە وەڵا کوڕم ئەوم بۆ بکەی هەتا ماو مەمنونت دەبم. ماکوان ئەوە لەسەر من لێگەڕێ، ڕەمەزان مانگێکی ماوە، لە مانگی ڕەمەزان ناوت دەنووسم و پاسپۆرتەکەتم بۆ بنێرە بۆ ئەوەی کاتی حەز هەموو شتێک ئامادە بێ پشتیوان بەخودا. فاتمە بەسەر چاو. ماکوان با کاوە کڕۆنیکا بانگ بکەینەوە، لێمان نزیک بوون، هەرسی بە دوای کاوەدا دەگەڕام دیار نەمابوو. فاتمە دابنیشن ئێستا دێمەوە. کڕۆنیکا بۆ کوێ دەچی دایکە؟ فاتمە ڕۆڵە دەچم بۆ دەست شۆرێ. ماکوان بڕۆ لەگەڵ دایکت. کڕۆنیکا خۆ منداڵ نییە خۆی دەڕوە، کە دایکی هەڵسا و ڕۆشت من و ئەو بە تەنها ماینەوە، بۆیە وتم منیش ئەڕۆم بە دوای کاوەدا دەگەڕێ. کڕۆنیکا ئەوە لێم دەترسیت بۆیە دەڕۆی؟ ماکوان ڕاستی دەوێ زۆرت لێ دەترسم. کڕۆنیکا وەی ماکوان بۆ لێم ئەترسی، بۆ ئەوەندە ناشرینم؟ ماکوان ناپێچەوانەکەی لەبەر ئەوەی زۆر جوانی. کڕۆنیکا بەخوا کەس لە تۆ تێناگە. ماکوان بۆ تێناگەی لەو چاوانە دەترسم، لە بۆنەکەت دەترسم، لە قسەکردنیشت دەترسم. ئەزانی چەندە خەتەر و ترسناکی، وەکو موشەکی ئەتۆم وایت بۆ من لە تەوقیت دایت و پیامدا بتەقیتەوە، تەواو من وێران دەبم. کڕۆنیکا ئەڵڵا ئەو قسانەی چەندە خۆشە و چەندە مانادارە. ماکوان ئەڕۆم بە دوای کاوەدا دەگەڕێم و ئێستا دێمەوە. زۆر گەڕام بە دوای کاوەدا دیار نەبوو، ناچار تەلەفۆنم بۆ کرد و لێم پرسی لەکوێی. کاوە لای سیارەکە دانیشتو. ماکوان بگەڕێەوە تەواو بووین لە قسەکردن. کاوە باشە بەسەر چاو. منیش گەڕامەوە لای کڕۆنیکا و دایکی بۆ ئەوەی ماڵ ئاواییان لێ بکەم. کە گەڕامەوە سەیرم کرد 3 پیاو لەسەر هەمان مێز دانیشتو، کە نزیک بوومەوە کڕۆنیکا منی ناسان بەوان. یەکێکیان تەمەنی لە چلەکاندا بوو، وتی ئەوە فڕانکی دۆسمە، ئەوانەی تریژ هاوکارەکانی. منیش خۆم پێ ناساندن، زانیم زۆر لوت بەرزە، منیش لەو لوت بەرزتر خۆم نیشاندا. بە نەرویزی ڕوم کردە فاتمە خان و پێم وت کاتم نەماوە ئەمانە هاتن و من دەڕۆم. دەستی ماس کرد و ئەویش سەری ماس کردم، خوا حافیزیمان لە یەکتری کرد. گەڕامەوە بۆ لای کاوە، خەمۆکیەک دایگرتە بووم، نەمدەزانی چییە. دوایی کە شیکاریم بۆ خەمۆکیەکەم کرد، زانیم بەخیلیە کە ئەو ئافرەتە جوانە لای ئەو فڕانکە بێقیمەتە لوت بەرزەیە. کاوە وام زانی قسەی تایبەت لەگەڵ کڕۆنیکا هەیە، ئەمە تو مەزدایکی حەزت لێ دەکا. ڕای دەبوارد و بۆ سوحبەت ئەم قسانەی کرد. ماکوان دابەزەوەرە ئیشم پێتە، با بڕۆین ئەو کوڕە ببینە و بیناسە،
جا دوای پێت دەڵێم چی بکەین. لەگەڵ کاوە ڕۆشتین بە دوای فرانک و هاوڕێکانی. دەستی کرۆنیکای گرتبوو بە کاوەم نیشاندا. لەگەڵ کاوە گەڕاینەوە بۆ مزگەوت بۆ نوێژی مەغریب. ماکوان حەز ئەکەی بڕۆی بۆ حەج کاوەی برام؟ کاوە جاکێ حەز ناکا بەڵام بە چی؟ ماکوان بێگومان بە پارە. کاوە جارێ من ژنم نییە، ژن هێنان بۆ من باشترە، ئەی مەگەر وانییە؟ ماکوان نەوەڵاوانیە، حەز فەرزی خوایە، مرۆڤ دەتوانێت ژنیشی نەبێت و بڕوا بۆ حەج. ئیتر ئەم قسەیە نەشرعیە و نەهیز، قسەیەکی بێمانەیە. کاوە ئێخۆ من پارەی هیچیانم نییە. ماکوان ئەگەر پارەکەت بۆ پەیدا بکەم ئەڕۆیت؟ کاوە پێم ڕائەبوێری؟ ماکوان نەبەخوا بەڕاستمە، کوا لە بابەتی دینیدا گاڵتە و گەپ دەکەم من. کاوە وەڵا مەمنون دەبم بەڵام هیچی لێ نازانم. ماکوان خۆم فێرت دەکەم باشە؟ کاوە نەک باشە بەڵکو هەر زۆر زۆر باشە. ماکوان کەواتە خۆت حازر بکە بۆ مەوسمی کاتی حەج. لەو کاتەدا بە کاوم نەود لەگەڵ فاتمە خان دەینێرم چونکە دەمزانی کە ڕقی لێیان، وتم با بە قسەی خۆیەوە بێ. بەڵام لە مێشکی خۆمدا دوو کەسی ترم دانابوو پێیان بڵێم ئەگەر کاوە قبوڵی نەکرد. دوای چەند ڕۆژێک لەسەر کار بووم وەرماشم بینی، بە گەرمی چوون بۆ لای وتم چییە کوڕی باش منت لەبیر چۆتەوە؟ خۆ من و تۆ ڕەفیق بووین لای خۆی، هاوڕێ چۆنی باشی دەنگ و باست، ئەو بۆ لێمان ناپرسی چییە تا جنە موسڵمانەکان هاوڕێم بوون، ئێوە شەڕ نەما پێم نەگێڕن، ئێستا ئەوان ڕۆیشتون کەسی ئێوەش خۆتان لە من ون کردووە. وەرماش وانییە ماکوان دوور و نزیک ئاگام لێتە، بەڵام حەزم نەکرد ئیزعاجت بکەم، ئاگادار بووم کە سیامەندت ڕسوا کرد. ماکوان آخر احتیرامی تۆم لابوو دەنادەم کوش، کەوتی ویرسان وتوێتی سحری لێ بکە و تۆش پێچەوانەی ئەو بووی. ئیتر زانیم بۆ هاوڕێتی دەزانی لەبەر تۆ خاترم گر، تەنها کەمێک ئازارماندا، ئەگەر تۆ نەبوویتایە زۆر خراپترم لێ دەکرد. وەرماش دڵنیا بەلەوە زیاتر هاوڕێتی دەکەم و دڵسۆزت دەبم کە خۆت بیری لێ دەکەیتەوە. ماکوان سوپاس دەزانم، ئەی کوا ئەوەی پێم وتی بۆت کردم؟ وەرماش ئەوە لە بیر بکە، بە من و دەسەڵات و خەڵکەکەم ناکرێت. ماکوان ئەی تۆ خۆت نەدوو چیت دەوێت داوای بکە؟ وەرماش بەڵێ بەڵام وەکووتم ئەوەم پێ ناکرێت. ماکوان ئەی من داوای چی بکەم؟ هەرسی داوا بکەم و تۆ بڵێ ناتوانم، ئەی کاری چی بکەین بەیەکەوە؟ من و تۆ بۆ هاوڕێین بۆ ئەوەی هاوکاری یەکتری بکەین. دەمزانی ئەوان چاوەڕی ئەوە دەکەن من داوای شتێکیان لێ بکەم تا ئەوانیش داوای خۆیان بکەن. وەرماش باشە ئەم جارە داوایەکی تر بکە تا بۆت بکەین. ماکوان آخر ئێوەش بوون بە وعدی ئەندام پەرلەمانەکان، ئەوانش تا ئەسنە پەرلەمان پرۆژە و بەرنامەی جوانیان پێ کە چوونە ئەوێ هەموو پرۆژەکانیان ئەبێتە تۆز و با. ئێوەش لەگەڵ من داوان، باشە پێویستم بە ئەڵماسی کێوی نورە. وەرماش ئەوەی باسی دەکەی چییە نازانم. ماکوان ئەڵماسی کێوی نور لە سەردەمی ساسانی و بوهیەکانەوە تا سەفێوەکان و زەندیەکان لە ئێران بووە، بەڵام ئێستا نازانرێ لەکوێ. ئەڵماسەکە ناسراوە بە ئەڵماسی کێوی نور. وەرماش هەناسەیەکی هەڵکێشاوتی باشە کاتم بدەرێ بزانم چییە و چۆن بیدۆزینەوە و لەکوێیە. ماکوان فەرموو کاتی خۆت وەربگرە، بەڵام تکایە زوو وەڵامم بدەرەوە، ئەوەندە خۆت بە دوور مەگرە وەرماشی هاوڕێم. وەرماش هاوڕێیەتی و سەرسەر و سەرچاوم، داواکانت قورسن. ماکوان داواکانم ئاسانن، ئێوە توانای کردن و هاوڕێیەتیتان نییە. لەگەڵ وەرماش بەردەوام بووین لە گفتوگۆکەمان. من دەمویست 3 مانگ کاتی پێ بەسەر بەرم چونکە داوای شێخ بەرقان بوو، هەرچەندە هۆکارەکەیم نەدەزانی، بەڵام دەمزانی ئەم دە ڕۆژەی لە بەردەممدا مانگی شەعبانە کە مانگی دوای ئەوە ڕەمەزانە. دڵنیا بووم لەوەی کە مانگی ڕەمەزان هەمویان دوور دەکەونەوە لە موسڵمانان و زیندانی دەکرێن بە ئەمری خودای پەروەردگار. دەشمزانی کە پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ لە فەرمودەی سەحیحدا باسی کردووە، چونکە ئەو مانگە ئەوەندە بەهێزە لە ڕووی تاقە و وزەی ئیمانەوە کە شەیتانەکان لە ئاستی موسڵماناندا هەموو زیندانین و کەلەپسە دەکرێن. زۆر باشش دەمزانی کە وەرماش درۆ لەگەڵ من دەکا، منیش هەموو قسەکانم دوور بوون لە ڕاستیەوە، بە هەمان کردداری ئەوم دەکرد. هەرچۆن بوو دەمووی زیاری بکەم لەگەڵی بە هەمان شێوەی خۆی. وەرماش بەردەوام بوو لەگەڵم. وەرماش
ماکوان هەوڵ ئەدەم ئەم جارە زۆر گرنگی بدەم بەم داوایت، هەرچیم کردووە بۆت پەیدا دەکەم. ماکوان دەی خۆشحاڵم دەکەی ئەگەر وابێ متمانەی تەواو لە نێوانماندا دروست دەبێ، بەڵام ئەی ئەگەر نەتکرد وەرماش، ئەگەر نەم کرد دوو داوا بکە یەک لە دوای یەک لە داهاتوودا. ماکوان ناشتی وا ناکەم، ئەوە لە ئێستاوە پێم دەڵی لە توانامدا نییە، بۆ ئەوەی کارەکەم بە جددی بۆ بکەی ئەڵێم ئەگەر نەتوانی بۆم ئەنجام بدەی ئەوە چوار داوا بە داوایەکی ئێوە دەکەم. وەرماش باستیان بێ. ماکوان باشە لەبەر خاتری تۆ باسییان بێ، بەڵام لە یەک مانگ زیاترت پێنەسێ، ڕازید یاخود نا. وەرماش مانگێک زۆرە، زووتر هەوڵت بۆ ئەیەم. ماکوان پەلە مەکە و بەهێ منی بگەڕێ، وەڵامەکەشم بۆ بهێنەرەوە. وەرماش باشە من دەڕۆم دوای قسە دەکەینەوە. ماکوان زۆر باشە چاوەڕێم، تۆپەکەم خستە گۆڕەپانی ئەوان، دەمزانی ئەوەی من داوای دەکەم ناوی هەیە بەڵام بوونی نییە و دیار نەمەوە، دەیان وڵاتی گەورەی وەک بەریتانیا و فەڕەنسا و ئەمریکا و یابان و رووسیا بە شوێنی دادەگەڕێن. کاتی خۆی لە ئێران بوو، لە نێوانی زەندی و شەعەباسی سەفەویدا و پورتوگالەکان ون بووە، تا ئەم ساتەش بە شوێنی دادەگەڕێن. خۆ ئەگەر دۆزیەوە من داوای دەکەم بۆم بهێنێ، کە ئەوەش نەک لە سەر سوڕهێنەرەکانی جیهانە بەڵکو ئاستەمی ئاستەمەکانە. چوون بۆ لای کاوە بۆ غەسلەکەی بەختیار، کاوە ببوو بە وەستا و بەختیاریش ڕۆشت بووەوە بۆ کوردستان. بە کاوە وت بەڕاز ئەچی بۆ حەج؟ کاوە لەو ڕۆژەوەی پێدوتم خەوی پێوە دەبینم، بەڵێ ئەڕۆم چەند جار ئەتەوێ بۆ دووبارە دەکەمەوە. ماکوان هەوڵ بدا تا 3-4 مانگی تر 30,000 کرۆن کۆ بکەرەوە، باقی لەسەر من پارەی حەجەکەت بۆ دابین دەکەم، تۆ ئەو پارەی لەویانە تەنها بەکاردەهێنی بۆ پێداویستی و مەسروفاتی خۆت. کاوە باشە بەڵام لێت تێناگەم ئەمە لەبەر خاتری منە یاخۆچی؟ ماکوان نا لەبەر خاتری کرۆنیکایە. کاوە پێم ڕائەبوێری؟ ماکوان نە بەخوا بەجددیمە، تۆ لەگەڵ ئەو دەنێرم بۆ حەج، ئەو ڕۆژی کە چوین بۆ لایەن تۆ کرۆنیکا ڕۆیشتن، من لەگەڵ دایکی باسی ئەوەمان کرد لەگەڵ هەندێک شتی تایبەتتر. ئەو ئافرەتە پیرە گوناحە، حەز بە چوون بۆ حەج دەکا، منداڵەکانی خۆی بینیت چۆنن، بێ قیمەتن، جا تۆ حەزی خۆت دەکەی بە پارەی ئەو، پاشان هاوکاریشی دەکەی. ئەمە هەمووی خێر و ئەجر و پاداشتە، ئەگەر نایکی خەڵکی تر زۆرە لە پێش هەمویانەوە تۆ بڕیار بدە بە بەڵێ یاخود نەخێر. کاوە بەڵێ ئەو ژنە وەکو دایکم ئەی خەمە سەرچاوم، دەی بەم و دەشی هێنمەوە، بەڵام لە حەز نازانم فێرم دەکەی یاخود نا. ماکوان بێخەم بە هەموویت فێر دەکەم، لە یەکەم هەنگاو تا گەڕانەوەت بۆ غەسلەکە. زۆر خۆشحاڵ بووم بە ڕازی بوونی کاوە. هەر لە غەسلەکەوە تەلەفۆنم کرد بۆ کرۆنیکا، وتم دەمەوێت لەگەڵ دایکی بەڕێزت قسە بکەم. کرۆنیکا ئای لەگەڵ منی بەڕێز بۆ قسە ناکەی. ماکوان تۆ پێویستیت بە من نییە، خاوەنی فڕانکی خۆتی. کرۆنیکا حەزت دەکرد لە جێگەی ئەو بوویتایە ماکوان، دەستم لە ناو دەستی تۆ بواە. ماکوان قسەی بێمانە مەکە و دایکتم بدەرێ و کارم پێیەتی. تەلەفۆنەکەی دایە دەستی دایکی، دوای هەواڵ پرسین وتم مژدەی خۆشم پێ بوون، حەزەکەم بۆ ڕێخستووی، بە پشتیوانی خوددا ئەم ساڵ دەچی بۆ حەج، بەڵام بە ئاوات و کرۆنیکا بڵێ کە من کارەکەت بۆ دەکەم و ئەو کەسەش کە دێ لەگەڵت کاوەیە، وەکو برای من وایە و کوڕێکی ئازا و بەهێز و چاوکراوەیە و متمانم پێیەتی وەکو خۆم. فاتمە ڕۆڵە ئەوەندە دەڵێم ڕەحمەت لە دایک و باوکت. ماکوانیش بە پێکەنینەوەتی ئەی خۆم. فاتمە جا باوکەکەم خۆت هەر ڕەحمەتیت قەزاد لێم. پێش ئەوەی ماڵ ئاوای لێ بکەم بۆم دووبارە کردەوە کەوا ئەو مەسروفاتی خۆی دەکا، تۆ تەنها پارەی حەجەکەی بۆ بدە. فاتمە خان وتی وەڵا ڕۆڵە مەسروفەکەشی لەسەر من، پێم وت کێشە نابێ، پارەکەشتم ناردەوە بۆ کوردستان کە لەوێ بیدەن بە منداڵی بێ باوک و خانمانی بێ سەرپەرشت. فاتمە ئەی کەی دەی بۆ ئەوەی پارەکەی ترت بدەمێ؟ ماکوان جارێ لی گەڕێ، کاتی نووسینی ناوەکەت بۆ حەز یەکتر دەبینین بە پشتیوانی خوددا. فاتمە باشە باوکەکەم خوا حافیزت بێ. ڕەمەزان نزیک بوو، خەریکی خۆ ئامادەکردن بووم بۆ مانگی ڕەمەزان. چالاکی وتنەوەی وانە و نووسین و ڕێخستنی ستافەکەم زۆر سەرقاڵی کردبووم، هەروەها لە مزگەوتیش سەرقاڵی ئیدارە و کار و چالاکیەکان بووین. ئێوارەیەکی درەنگ پێش نوێژی مەغریب سەسیل و میا هاتن بۆ لام، دوای سەلام و ئەحواڵ پرسین. سەسیل پێدەکەنی و دەیوت
ئەم شتانە لەکوێ پەیدا دەکەی ئەڵماسی کێوی نور قاقای لێ ئەیە؟ ماکوان سەسیل پرسیارێک تخوا ڕاز وەڵام بدەرەوە. ئەم شتانە کە ڕوو ئەدا لە نێوانی من و وەرماش تۆ چۆنێک سەردەیزانی؟ وەرماش تۆ نابینێ؟ سەسیل وەڵڵاهی هەر من نیم، هەموو جەماعەتی خۆمان دەیزانن. شێخ بەرقان و ڕاقی و حەسقیل و هەمووان زانیویانە بەو حیوارەی کە لە نێوان تۆ وەرماش ڕووی داوە. ماکوان ئاخر چۆن؟ سەسیل کە وەرماش دێتە لات ئەوان دوای ئەوە مەزیسێک دەگرن، ئەوەی لەگەڵ تۆ باس کراوە شیکاری بۆ دەکەن. کەسێک لەناو ئەو مەزیسەدا کار بۆ شێخ بەرقان دەکا، لە ڕێگەی ئەوەوە هەواڵەکانمان پێدەگا. ماکوان ئەی هەواڵ چییە لەو مەزیسە لەسەر من؟ سەسیل ئەم جارە وەرماژ وتوێتی ماکوان تینووە بۆ کارکردن لەگەڵمدا، بەڵام داواکانی زۆر قورس و سەخیف و بێمانان. وەرماش دەڵێ یان ماکوان تاقیمان دەکاتەوە یان داوای شتی ئاستەم دەکات تا ئێمە کاری نەدەین بەسەردا. ماکوان کەواتە تا ڕادەیەک دەزانن منیش یاری دەکەم لەگەڵیاندا. سەسیل نا دڵنیانین، بەڵام چاوەڕێی هەلێکن بۆ قۆستنەوەی. ماکوان هەلی چی؟ سەسیل کڕۆنیکایەک، سحرێک، تاوانێک، غافڵ بوونێک لە خودا و هەتا دوایی. ماکوان خوای گەورە پشت و پەنامان بێ و فریامان بکەوێ لە دەستی شەیتانەکان. ئامین ئەزمعین. سەسیل جەماعەت سڵاویان لێ دەکردی و دەیانوت با مزگەوتەکە بگۆڕێ بۆ قسەکردن لەگەڵماندا، بە تایبەت لەگەڵ کازۆڵ، نەوەکو پێیان بزانن. سەسیل بە دڵنیاییەوە لە مزگەوتدا نامێننەوە، بەڵام دێن بۆ وەسوەسە و سەر لێ شێواندنی خەڵکی و دروستکردنی کێشە بۆ موسڵمانان. ماکوان وەڵڵا بەلامەوە سەیرە، کازۆڵ بۆیە ئێرەی هەڵبژار کە ئەوان ناتوانن بێنە مزگەوت. سەسیل کازۆڵ لەگەڵماندایە. وەڵا کە هەروای وت کازۆڵ پەیدا بوو. کازۆڵ بەڵێ من واموت، ئێستاش بەردەوامم لەسەر قسەکەی خۆم. شەیتانەکان ناتوانن لێرە بمێننەوە، دێن و دەڕۆن تەنها لە کاتی نوێژی جەماعەت و بۆنەکانی موسڵمانان لە مزگەوت کۆ دەبنەوە. ماکوان تێناگەم وامزانی شەیتان ناتوانێت بچێتە مزگەوت و ماڵی خوا. کازۆڵ باسی فەرمودەیەکی پێغەمبەری خودای کرد، درودی خودای لەسەر بێت، کە لەوانەیە بە هەزاران جار لە مامۆستایان و مەلاکان گوێم لێبوو بێ و خۆشم دووبارەم کردوتەوە، بەڵام کە باسی کرد سوبحان الله وەکو وابێ یەکەم جارە گوێم لێبوو بێ. فەرمودەکەش دەفەرموێ شان بنێن بە شانی یەکتریەوە و پاژنەی پێکانتان بنێن بە پاژنەی یەکترەوە، قولە پێتان تون بکەن لە قولە پێ یەکتر، چونکە شەیتان دەبینم بە نێوانتاندا دەڕوات. لە مزگەوتی پێغەمبەردا شەیتانەکان هەبوو لە نێوانی هاوڵاندا وەسوەسە و دڵە ڕاوکەیان دروست دەکرد. موسڵمانانی ئێستا چۆن بەوان پێوەردەکرێت؟ ماکوان وەڵڵاهی ڕاست دەکەیت، تاکە مەرزی نەسوونی شەیتان بە نێوانی موسڵمانان دروست نەبوونی دڵە ڕاوکێ و وەسوەسە لە نوێژدا، شانان بە شانی یەکتر و قولە پێ توندکردنە لە یەکتری. سەسیل جا لەبەر ئەو هۆکارە جار و بار بڕۆ بۆ مزگەوتی لیشلەبی. ماکوان بەسەر چاو ئەم جارە وا دەکەین، خوا جەزای خێرتان باتەوە. کاتی نوێژی مەغریب بوو، وردە وردە مزگەوت قەرەباڵغ بوو. سەسیل و میا و کازۆڵ ڕۆیشتن بەرەو ماڵ دەگەڕامەوە دوای نوێژی مەغریب. لە ڕێگا تەلەفۆنی کڕۆنیکان بۆ هات، گوێم لە دەنگی بوو دەگریە. ماکوان ئەوە نەخۆشی لوتت گیراوە یان دەگریت؟ کڕۆنیکە نادەگریم، زۆر بێتاقەت و بێزارم. ماکوان دایکە سەلامەتە، خۆ هیچ ڕووی نەداوە لە دایکت. کڕۆنیکە نا ئەو عیبی نییە. ماکوان ئەلحەمدولیلا، ئەی تۆ چ دەردێکتە؟ کڕۆنیکە فڕانک دەیەوێ بمبا بۆ بولگاریا لەوێ یاریم پێ بکە. بڕیار بوو 6 کچی هندی ببا، پێنجی دەستکەوتووە دانەیەکی کەمە من دەبا لە زیاتی بۆ ئەوەی فیناڵی ئەم جارە بە من بکە. ماکوان جاکەی ئەوە کێشەی منە، خوای دەکرد فیناڵی 10 جاری پێدەکردی، واتە دەرخواردی سەگ و گورگ و ورچت ئەیات؟ کڕۆنیکە بەڵێ چۆن ئەو شتانە ئەزانی؟ ماکوان ئەو پارە زۆری لەسەر حسابەکەتەوە ئەو سیارەی پێتە دەبێ باجەکەی بدەیت، ئێوارەیەکی خۆش بە ئاواتی برات بڵێ فریاد بکەوێ. کڕۆنیکە باشە ئاگاد لە دایکم بێت، سوپاست دەکەم. ماکوان دایکت دایکی منە. کڕۆنیکە بۆ 2000 دەمەوێت قسەت لەگەڵ بکەم، تکایە دڵم مەشکێنە. ماکوان باشە بەسەر چاو، بەس دایکتم بدەرێ با قسەی لەگەڵ بکەم. کڕۆنیکە ئەوە تا ئەویش هەر دەڵێ بم دەرێ با قسەی لەگەڵ بکەم، فەرموو ئەوە دایکم. فاتمە
باشی ماکوان گیان سۆنی باوکەکەم. ماکوان: فاتمە خان تۆ چۆنی باشی شکر، تەندروستیت باشە، مژدەیەکی خۆشم پێبوت. فاتمە: باوکەکەم خۆش موژدەبی، هەر تۆ چاک بیت و قسەم لەگەڵ بکەی بۆ من موژدەیە. ماکوان: خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتت بکە. سوونی حەزەکەتم ڕێخست، لەگەڵ کۆمپانیاکە قسەم کرد، داوای پاسپۆرت و ئەدرەسی نیشتەجێبوونی دەکەن. هەمووی ئامادە بکە و دەرزی ئەنفلۆنزا لە خۆت بە، کە دەرزیەکەت لە خۆتدا وەرەقەیەکیان لێوەربگرە وەکو بەڵگە بۆ ئەوەی تەسلیمی کۆمپانیاکەی بکەم، چونکە ئەوان بیمەت دەکەن. فاتمە: هەموویت بۆ ئامادە دەکەم. بەسەر ساو ماکوانگیان: لەم وڵاتە بێکەسم، چیمەن برای لێرە نییە و تۆش فەرقت نییە برای ئەوی، لە بەیانیەوە دەگری و هیچم پێناڵێ. کوڕەکەم یارمەتی چیمەن با لەبەر خودا، تخوا زۆر بێکەسین. ماکوان: بەسەر ساو فاتمە خان، بەڵام بۆ پاسپۆرتەکەت و وەرەقەکانی تر تا پێش جژنی ڕەمەزان کاتمان هەیە. بۆچی منش ئەگەر من بە برای خۆی بزانێ ئەوەی بوێ بۆی دەکەم، بەڵام ئەویش دەبێ بە قسەم بکە. فاتمە: وەڵڵاهی چیمەن تۆی زۆر خۆش دەوێ، باوکەکەم دڵنیا بە کە بە قسەت دەکا، لە منەوە وعد بێ. ماکوان: لەبەر خاتری تۆ لە خزمەتیدام، وەکو خوشکەکانی خۆم تەماشای دەکەم، ئەگەر ڕازی بێت بە برایەتی من. فاتمە: ڕۆڵەخوا لە ئێمە نەسێنێ، ئەوە چیمەنە لەگەڵت قسە دەکە. تەلەفۆنەکەی دوور خستەوە لە دایکی و بە کوڵ دەگریە. کڕۆنیکە: ماکوان، تۆ چی بڵێ لە قسەت دەرناسە، بەس با بە تەنها بەیانی بتبین و قسەی دڵمت بۆ بکەم. ماکوان: بەیانی دوای کار من دەچم بۆ ئۆسلۆ، وعدم داوە بە ماڵ و مناڵ شیرینیان بۆ بکڕم، مەجالم نییە، بیخەرە کاتێکی کە. کڕۆنیکە: منیش دێم بۆ ئۆسلۆ، لەوێ چاوەڕێت دەکەم. ماکوان: بەڵام دەستێک جلی داپۆشراو لەبەر بکە، لە ئۆسلۆ خەڵک من زۆر دەناسم، وەڵڵاهی تەریق دەبمەوە ئەگەر بەو جلو بەرگا لەگەڵ من دابی. کڕۆنیکە: باشە بەسەرچاو، ناو نیشانم داپی و ماڵ ئاوایم لێ کرد. لێرە شەوا چیرۆکەکە ڕادەگری. هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو، ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر، هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.